بفدية وخاكم توكر تذبابون بفدية وخاكم عزيز توكر تذبابون وصفت قدنا قريبة دم وصفت قدنا قريبة دم شاورنا لين معزيز رجل رماك شاورنا لين معزيز رجل رماك دايم بشاري بيغمبر دنيا كايتم وماك دايم بشاري قربان دنيا كايتم وماك شوان خلوادا مال بأغيارا شوان خلوادا عزيز مال بأغيارا عالم قجلخا والله دوس خبر دارا عالم قجلخا وبالله دوس خبر دارا عزيز هو عزيز يعني شيرينا لخدم دوايا غرب بينا لخدم دوايا عزيز روزات ببينا أي ما شاء الله أي بارك الله فيك السلام عليكم. وإن شاء الله دي چه بحشتي آمين. نيفكا بحشتي الله أهلا أري نيفكا بحشتي نوفيج هر فيردوس يان بحبوحة فردوس. الجنان أوي السروي بهشتا كان بيدا قلت الفردوس الأعلى الجنة الله. الفردوس بيغمر صلى الله عليه وسلم فرمي أجر إذا سألتم فاسألوا الفردوس الله ده بيتسبالكونا تشي لي بخوايا لبن عرش رب العالمين الله أكبر بتسيبي إن شاء الله تواب. دسين إن شاء الله دسين وشيدنا ولا باش نية في الله فلانة زي ونظن أخوا فيلا تسيا أي خوايا لساو أو نعمتيك أخوا بو إنسان كانوا بو إنسان إيمان داري دانا مقابل اشتقنية ورن دو بيك و دستي كدو بقرين ريكو باش نشي كدو بدين برف بحشتي الله الله أكبر السلام عليكم قيامك ورحمة منزول. الله وبركاته أبا حسابك سيهو سيدن كن وانا سيبسيا قال سي روجيت جاجني جيت بتا سي روجيت جاجني تقريبا حسابك اف شافا ايك دو سي اميليو سي اما بوشي فوسي الحمد لله بوشي فوسي وانا باشي بسيا اي ما شاء الله ان شاء الله خدای قبیل کرد همي قوا دعا بكن اف طاعته هندكن خالصا لوجه الله تعالى بت يعني هيك الرياء ودرياتي تدا نبت همي قوا دعا هندي بخوب كن هين بو كسو كارت خوب بجن يا ربي تو نيته ما صافيكي وقت هم عبادتك كين تمام الرياء تدا نبت دريات والله جبر فلان كسي ازيد كم والله فلان كسي يلدف من كذا اسم ده قرآن بخينم كذا نوجد خون اج بر باب خوش بر ذيك خو بو خودي
لە بۆ خودای و ڕۆژێژ یەکە کە لەوانەی کرد هەر عیبادەتە چی ڕیای تێدا نیە ڕیای تێدا نیە الصوم لي وأنا أجزي به بجۆ دەوێت جەزائێوێ چەندێ مۆزم بە دەستگوری خودی بغير حساب دەتگوت بۆ بەحسا پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەس بچمە ڕاوزێ تو چەند جا شووە ڕاوزێمەوە روزة وكو عدد يعني عدد نازانم وكو عدد بس شوي مزور چەند جار عمرە و شوي ما ئەی، والله بەس آخر مرۆڤ- محددني ما مرۆڤ خۆشێ تێر ناوێت نه هەر چەند مرۆڤ بچ زیاتر مرۆڤ حەز کرد بچ روزة إن شاء الله يكك بدبي لا برهما كان إن شاء الله كاين آخر زار كاين سوي لەسەر قسەی مامسەڕێ واری يعني لونا هي زي ما بالنسبة ولا مامسەڕێوە عمرة عمرك كوتاي- آخر زار لێ آخر زار يعني أوصل تقريبا مانجي عربي حساب كرلا مانجي أويبو رزبنا أو أبو شوم صفر ئەمانجی مانج دعاء کاتلومە هینە سەفەر. قەسپەک ئاوی زەمزەم کە هاتي اللام أنت بخود قرداري كاكا أبلغ كاكا بابي رمزاني لفت بار رمزاني بەڵێ ديار خۆشەویستان دا. ئازیزان لا ئێوە لا أو خوشويستان ديار جي قرانا لو والله ڕاز دەکەی آه. والله ڕاز دەکەی قردار بو بخود. پێکەوە دەچینە مزگەوتی لای يلا و ئەو کات بە ئاوی زەمزەم أو زمزم همشتك حاضرة نعمەتی جنابت بي قورة ما عندك والله ئەتوو گەورەمان دەکەی هە بە حازر بوونت لە ناو بەرنامی دڵمان خۆشە بەخوای ئەی خودی ئیشڵڵە تا بتە بەحشتێ جنابش چەند ئاتەکەت قڕۆنە پیرۆز چین وا شەوێت پیرۆز بلا چجا مرۆڤ بیر نەکرد ئەگەر شەوەک لە شەوان ئەمنیش لە بیرم چوو بری شەوانی ڕەمەزان کو دەوی قورآانی نەخینەوە شواني بخين مثلا ئێستا ئێستا ئەگەر شەوەک لە شەوان مەبەستمەوە بوو لەو ڕەهەتە ئاخیری جبريل عليه السلام كاتك ديتن أول روج رمضان كداخل الشوكي داخل رمضان دبي جبريل عليه الصلاة والسلام ككاتبي وحيا ديت خزمت في غنبري عليه الصلاة والسلام دفرمي قرآني لقل في غنبر عليه الصلاة والسلام دور دكاته لقل بيدخين حتى آت دابزي لا تحرك به لسانك لتعجل به إن علينا جمعه وقرآنه فإذا قرأناه فاتبع قرآنه أو آت للسلوي دابزي پیغمبر صلى الله عليه وسلم ئەوەندە قورآنەکەی بە قووت لەبەر بوو یعنی زارۆ بۆ پێش جبریل دەکەتەوە دەی فەرمی جبریل خوای تەعالە فەرمی ڕاو بە پێشی مەکەوە ڕاوەست يعني ئەوها لە سینجی چوو بۆ ناو سینجی وعلمك ما لم تكن تعلم وكان فضل الله عليك عظيما يا الله فەزلە گەورە بە پێغەمبەری درابوو عليه السلام ئەمەش مانجی ڕەمەزانە و ئیشاڵە دڵی بینەرانیش خۆش دەکەین لە شاشە جوانەکەی لە شاشە جوانەکەی کوردستان 24 24 كاك محمد بيجي سورة الكهف يلا يا الله بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا قيما لينذر بأسا شديدا من لدنه ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا حسنا ماكثين فيه أبدا وينذر الذين قالوا اتخذ الله ولدا ما لهم به من علم ولا لآبائهم كبرت كلمة تخرج من أفواههم إن يقولون إلا كذبا صدق الله العظيم. ما شاء الله. أي بارك الله فيك، أي بارك الله فيك. يد بڵێمە سوڕەی کەهف چۆن دابەزی؟ يلا دەست پێ بکە. سوڕەتی کەهف خۆشەویستان چیرۆکەکەی زۆر کاریگەرە. يا الله. کاتێک کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم جولەکەکان لێخڕ دەبنەوە پێی دەڵێن یا محەممەد صلی الله عليه وسلم صف لنا أصحاب الكهف
پێغەمبەر صلی الله عليه وسلم معلوماتی نییە إلا دەبی خوای گەورە پێی بڵێ جوان پێی دەڵێ هو نجي صف لنا أصحاب الكهف باسي أصحاب الكهف ما بوبكا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرێ سەبرەکەم لێ بگرن جبريل دادا بەزیدە فەرمێ بەحسیان بۆ بکە الله بحثيان بوك الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا أو قرآن عوجني يعني خوار وخيت تيداني لا خوا وهاتيا سباس تايج لبو خدايك أو قرآن نازل كرت ولم يجعل له عوجا هي سي خيت خواري تيدانية هموي راستا أجل الآخرة كده فرمي أم حسبت أن أصحاب الكهف والرقيم كانوا من آياتنا عجبا يا الله ها أم حسبت وما ولا بود باز دكين أصحاب الكهف لقر أو أصحاب الرقيم رقيم تنيجد أو جندي بكوا لتنيجد أو زيجاي بكوا أصحاب الكهف الشوي اللي ما ندوا تسونا أو زوي لقر شوانكي لوين دري لقر صقكي تسونا جوري أشكوتكي خوان لا دقيانوسي أو سردمي فارس أي خدش ترازي بد إن شاء الله أي بتجيب حشت أو اشتكت فيه ولا ما أو بيخو ما بيعو بحساب كذا قالي زما لا كنترولي دارين كاك أجا قصي كد لبو كاميرا قصي كاك أمل له خما قصي دكين يعني كاميرا تشيز أو يا كاك يقدو سيت صار بين شش مهم بيامكي دقيني مهم بيام أو لو خما المجلس سو ما لقى ما مصطر بواري ما مصطر أحمدي ما مصطر رزواني أمل لي لما أو أنا سبحان الله إلا ديانة مشكلة يدرس كان نابي والسيو والصلح خير الله أكبر أزمان أما البادينية بيجين أزمانيوي بلا سريوية وبعدين قصيبك أما الباديني ود بيجين سوراني عايدي دي الله سوراني عايدي تهين شد بيجين بيج أو من ما قلت أما الدفمة يه أخفنا خيري بكت الله إيش الله خدي هر أخفنا خيري سر أزمانيوي بينت ويا راست يه أخفنا خراب سر أزمانيوي بيت وقالك جرا أخفنا بينتو نميمات كت ودراوات كت دوما هيك خرابي دي بسريات طبعا هنت مشكلة بأزماني خوكرين بجامد بيجين أزمانيوي بلا سريوية طبعا لهم صلى الله عليه وسلم فرموي زوجة لكردوي در الزمان براي السرة عافية زمان براي السرة براي زبس ليرة بيغمبر صلى الله عليه وسلم ديارة دريت معاذ كل جبل زماني خوي دردين ده فرمي يا معاذ كف عليك هذا بيغمبر زماني خوي دقري ودري يعني بمعاذي دري نبيت معاذي بيغمبر عليه الصلاة والسلام زماني خوي درديني ده فرمي يا معاذ كف عليك هذا قالت للزمان دبي معاذ دفر بيتا يا رسول الله صلى الله عليه وسلم أي كب الناس دفر مي أي يؤاخذون بما نقول بوشتيك وخوالي من دقري بو زمانك قصدك فرموي ثكيلتك أمك يا الله أو كلمة العربي بيدا قلت لي لداكت بالزربي يعني اشتكى زور تعجبه وكبر التعجب أكيد أفما بيجن تقريبا يعني داي كتبت بيجن تم نميني بيجن تبرزبي دفر بيتي دفر بيتن هل يكب الناس على وجوههم أو على مناخرهم مناخر كبوة يا الله لسر دموسا ورادش يشري لسر كبوي رادش يشري لسلوتي رادش يشري إلا حصائد ألسنتهم إلا سبب الزمان دفرمي للشعر دفرمي دفرميتن كف عليك لسانك أيها الإنسان لا يلدغنك فإنها ثعبان يا الله زمان بقري أي بشر تك أوكم مارشي كبرا وايا أو زمانه وكم مار وايا سنكسي في بهيلاق سنكسي تصل قبران استرنا قبران بسبب زمانية ما أجهل تندرستي أخوة هاي كام تشوا تندرستي أخو بارزين ما يا أجهش لشيخ هاي كام تشوا سكس باكا بخو درس كينو جسمك الركمة هبتونية أجا من لبرز ما نكو زمان ترين شكل ها مثلا خو جان كين رهيت خو سر شافت تشوا ما هاش أزمان خو هبت با چون اگه من لزمانی خو من بی زمان من نبتا سببی اوی که بتسینت جهنم انشالله خود به همیا پارزد دکتر مخدید کریم افشبه خود حس کرده دیال مدابت و هنرمنده که عزیز جیده دیال دکتوری ایتا جروه ما مستا و هنرمند کارمند رواندزی السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته وي بارك الله فيك ما مفتخر من كان يا أخوة بخير كل بارد ويهربج آودان تان كردوا وآودان كرد آودان تان دكتور كرم كبيري
مامۆستا کارمان حەز دەکەی مەجلیسەکەتان وەرە ئێرە. ڕوونا کردەوە بەخێر بێت. استغفر الله مكوبي بس وەرە ئێرە مامۆستا کارمەتە عفوا توبة بخش استغفر الله استغفر الله عفوا عفوا استغفر الله عشان يا تخبر. أخوة بخير مامۆستا بێ. دەشتی نزیکەوە یعنی بەخێر بێ یاخوا بەخێر بێ ڕەمەزانیشتان پیرۆز فيروز دايوش إن شاء الله. خوا قبولی کە یا ڕەبی هەرساغ آمين أسمع إن شاء الله. خوا زمانتان بپارێزی لە هەر چ قسەی ناشرینە لە هەر چ قسەی خراپە لەو دنیای بۆ ئەوەی لە ئاخرەت ئینشەڵا بەرهەمی ببینین هەر هەمووان پێک آمين أسمع. سور سەحەت کووە سپاس دەکەم هەرچەندە بەڕاستی کە داخل بووم زۆر دڵخۆش بووم وەکو خێمەی کوردەواری ئەی بارەکەڵ کە لەو میدیای بەڕاستی ئەمە بە ماڵی خۆمان دەزانین ئەو خێمەی ڕەمەزانی زۆر خۆشحاڵ دەبین ڕەمەزانان هەم بە خزمەت ئێوەی خۆشەویست و مامۆستا و ئەو بەڕێزانە دەگەینەوە و ئەو خەڵکە خۆشەویستەش کە ئێستا دانیشتێ و چاوەڕێی منە و تمشایمە دەکەن سەڵاوی گەرمم لەویان هەیە بەڕاستی دەستخۆشیتان لێ دەکەم هەرچەندە بڕک لایەکشت پێوە نمایە کاکەندرێن لەگەر ڕێز و سڵاوێت ڕێزمان لەوە هەیە خۆشەویستیمان لەوە هەیە. ڕۆژ ئایکە من ڕێز سڵاو ئارێ وەڵا دێتەوە ئیشاڵە لەگەرتیان ئیشاڵە، ئیشاڵە. دە باشە ئیشاڵە. سەڵاومان لەوەی هەیە ئیشاڵە ئیشاڵە بەرنامەی جوان ئەچکە و پێکەوە پێکەوە جوانن هۆردووکتان قوربانت خۆشەویستن دکتۆر. یاخوا یاخوا بەخێر. سپاسانەکەم الكلمة الطيبة صدقة بەتاکید. بجا هەمە ئەم خودی حەزکت هێدی هێدی دشینەت ناوی باباتیدا و هەرێکت شێتە بزمانی خۆ خزمەتت بکەتت بوارێ جودا جودادا یەکش وات کەسێت عزیزی خزمەت کردی بوو بوارێ فلکلوری مامۆستا و هونەرمەند کارمەندە صاحب سپاس دەکەم. هەر خزمەتە ئیشەڵڵا هەر ئاخفنا خێرێ و هەر حتماً إن شاء خزمەتکردنی هەمی خێر بێت حتما إن شاء الله. ئەوە کاک محەممەد دەریلووە فەقیر دانیشتێ کاکە بەخۆی فەقیرە یانێ باشە کاکە وەڵام من خۆم بە فەقیر نازانم وەچی دێمە بن ئەو خێمە کوردەواریە مامۆستا مەلا دەشتی دەبینم دڵخۆش دەبم ڕاست لەگەڵ جەماعەتیش هەربژی ئەری کاک کارمەند لای خۆمان ئەمە کارمەندین لە کوردستان بیستان یعنی کارمەندین ئەو تلو ناوت کرا کارمەند یعنی هەر لە منداڵی وە تو کارمەند بووی ئەوە دەبی لە بابم بپرسن. قەت پێت نەگوتیە تو بخۆی نەوەڵا پێم نەگوتی بەس نازانم دەوتجارە پێی برێ لەسەر ئەساسەکە والله ڕسالە چلو بنێنە برێ چ بوو ناوم کرایە کارمەند ماوزۆ چ بوو لە ئەخە من برایەکانم کارزان و کاردە و کاروان و کارمەند و سەحر کاوان و بزەبەت هەمویان دە دوێکی خستین. يتماجي إنن آخره الجفان ودلوفان وشوان وتوران وروشان وجيهان وجهات آخر سبحان الله يا ربي ناو ساغ بجيب باشە ناودار بین إن شاء الله. تەمەەن درێژ ساغ بە من تخبى جهات ئەوەتان بجن کرد نافديرو. بەخێر بێن سەرچاوە. عزیزەکەی من مامۆستاجە. دكتور مادام كارمند ما مستا كارمند ليريا أو زارة بعد جواز بي بيش أو يدستش بيب كين لقصة خير أو أنا همي قوام ما يقول دنجتا بيب حيران في الكلوري كردي تشتي خوش از حسكن فيجرت ناف استوديو باشي فيدا تشتكي تايبت برمضان و ام گهداری و دنگتا بكين فيجا بانگا تشتكي تايبتا چی وابی ئەوە بی بسرچە اسلامي بسرچە يا الله والله هیچستان لەکنە مشکلە نیە. لا 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 سۆڵ مشکلە نیە. يا الله نا حەیران هەر بەیاتێکمان بدێ. بەیاتە چی بدێ تاكيد يجي بيجين ما مستا كارمات افشوا كود قال ما دا ياخذ حسكت برهمك تايبات جي افشوا ديتا بيشكش كرن كليبك تايبات جواري روجين وسبو رسولي جميل روجين
فزت برسول زميل يعني حضرتي إبراهيم خليل. يا لخودا فرموي يا سرور أمري وهاي خالقي أكبر. يا شيل خودا فرمو يا سرور أمري وهايا خالقي أكبر. كتوزول خوالصاي اسماعيل بابا بيك بقربان والله بيك بقربان بو خداي عظام ما ترسى اسراه ضلت بي محكم. بارك الله. عزيزك جزاك حجاز الله كان. خير. ان شاء الله خذ اشترى صاحبي سباس يا رب يعطيك عزيزك 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 مزار سباس دكتور. بأزماني هاي ام البادينية بيشين دب ازمان خوش ماريش كوني این يداري وهر او ازمانه يجي الريكا بحشتي بوتا خوش كت وهر او ازمانه يجي دتبرف ريكا جهنمي ما بت خدي ان شاء الله ما هم يابون آمين يا رب. مجا داري ام بچينا ريكا بحشتي إن شاء الله. هندي ريكا بحشتي هبد ما بوچه ام بحثي ريكا جهنمي بكي چاوا ام ازمان خو بكار بينين ريكا ما خوش بد بو بحشتي. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. پێشەکی دەستخۆشی لە بەڕێستانەکەم و داواکارم لە خوای گەورە لەو مانگە پیرۆزە لەو شەوە مبارەکە کە شەوێکە لە شەوە پیرۆزەکانی مانجی ڕەمەزان خێر و بەرەکەت ڕەحمەت ببارێنی بەسە وڵاتمان بەسە میلەتمان هەموو لایەکمان لە نەهەمەتی و ناخۆشی قورتار بکە وڵاتانی موسڵمانان وڵاتی فەڵەستین وڵاتی سووریا وڵاتی لبنان هەموو دەوروبەرمان خوای گەورە بەگشتی موسڵمانان و لە نەهەمەتی و ناخۆشی قورتار بکە ئینشاءالله. و هەروەها ئەپارێمەوە لە خوای گەورە خێر و خۆشی و ڕەحمەت ببارێنی بەسەر کوردستانی خۆشەویستمان ئەو ڕەمەزانە ببێتە مای فاتحەی خێر و خۆشی لە بۆ هەموو لایەکمان ئینشاءالله. طبعاً بابەتەکە بەڕاستی بابەتێکی زۆر بەپێز و گرینگە و کاریگەرە. زوبان بە هەر لەفزەک و بە هەر کەلیمەکی برین بە عەرەبی لیسان زۆر گرینگە ئینسانی ئیماندار و موسڵمان ئاگای لەبی. لە پێش هەموو شتەکە من بەو ئاەتە پیرۆزەی قورئان دەست پێ دەکەم. خوای گەورە دەفەرمی ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. لە سوڕەتی قاف خوای گەورە ئەوەی باس کردیە دەفەرمی ئینسان هەر لەفزەک لە دەوی دێتە دەرێ ئیلا ئەو دوو مەلائیکەتە دەینووسن ئەگەر باشەبی لە میزانی خێر و چاکە و حەسەناتی دەنووسن ئەگەر لەفزەکە لەفزێکی خراپ بیت لە میزانی خراپە و لە دەفتەری خراپەکاری دەنووسێت. اینجا ئەوە دەگەڕێتەوە سەر زاتی ئینسانەکە زاتی مرۆڤەکە. ئەو ئینسانە هەتا چەڵات دەیەک هەوڵ دەدا بەو زوبانەی خۆی خێر و ئەجر و پاداش بەدەستبێنی. مەسەلەن نمونەکی گچکە بینمەوە لەسەرەوە دەبینی ئەمە هەموو جار ئینسان لە ژیانی مەشغولە بە ئیشێک چاوەڕێی شتێک دەکات مەوعیدەکی هەیە یعنی مشاوەش دیارەقیچێک تۆزێک چاوەڕێکردن هەندێک ناخۆشە. لەو چاوەڕێکردنە دەتوانی شتێکی زۆر بەسیط مەسەلەن فەرمودەکمان هەیە لە صحیح بوخاری مسلم ڕیوایەت کرایە پێغەمبەری خوا دەفەرمی صلی الله علیه وسلم سبحان الله تملأ الميزان. بس كلمة سبحان الله تملأ الميزان ميزاني عمل بر خير دكا. سبحان الله والحمد لله
تملأان ما بين السماء والأرض تمشي الله أكبر. يعني بس دو كلمة لباتي أو كاتد بفيرو بدي تمشي موبايلي بكي اشتشي خراب أو بكي قصشي ناشرين لدود بيت دري بس بري سبحان الله بس بري سبحان الله والحمد لله بيني عرش وعصمان بالخير وبركة ورحمة دبيتم شاي يعني أو بركتي لسانه يعني يبفيت ريكويب وبحشت خوش بود بلا همي قاف سبحان الله والحمد لله سر أزماني تواو يعني أو لفظي بكار بينا أمن نمونا كم لسرسيناوه لسروي شو كأو حالته بس همو مان هاتيه لبيني لرجايك راوستاي تصاوري كسك دكيان كاتشي بطالة هي كاتشي فراغت هي لباتي بشتي بروبوز بس بين لبشتي خراب وانا خواسته بس بين يان زبان من هلا كاتي دوائر كانوا لا دائري دانيشتي انا بس دائري هر مكان لا دائره دائما وخذ لا دائري درو دانيش السبيني ولا ابراه هي السبيني ولا دائري دانيشتيا تا ساعات يازي تصاوري دكا درين كاك السبيني ولا او كاتامو دروا دائري سري دكتوريا زور ناو باسيا يعني هول بدين خوش كانوا براني خوش يستم بتايبتي استار رمضان لهم وقت كان بو زباني خومان دتوانين أجر وباداش وخير والقرين هم بو زباني خومان دتوانين جناح وتاوان وخراب بكاري والقرين دكتور هر تشتكي أمد بيجين نفيسون ديناويكو رقيب وعتيد شواتي تنفيسين طبعا شوانيا جبرناوي دي شواب ما خلت كر بلى كاك يكك جنيبي ده واني إنسان تورد بي يان ديبيني لشوي توربوا قصتشي غلط لدويدي تدري باش اول نسرة ادي كراش كينوا از امان ديسان دسموا خدمت پیغمبري خوش اسماعيل عليه الصلاه والسلام حديثك هي براستي زور معجب بو حديث بيروزي پیغمبر صلى الله عليه وسلم كإمام مسلم رواياتي كده دفرمي من هم بحسنة فلم يعملها كتبها الله عنده حسنة كاملة دري كسك فكري هات سر خيرك يتساكت شي بران خيرك ينكر خواي قول خيرك كاملي لو دمسي بس فكري ليك دوا نيكر خيرك لو دمسي أو زارة ومن هم بحسنة فعملها كتبها الله عنده 10 حسنات وإلى 700 ضعف وإلى أضعاف كثيرة سبحان الله دري أجر هاتو فكري لخيرك يكردو خيرك شي كرت خواي قول لو يك بدد نسي حتى حفصتي دبا وهيش لا حفصتي بلا وسالي لو دبا أو بالنسبة خيري أو زارة ومن هم بسيئة فلم يعملها كتبها الله عنده حسنة كاملة دري أجر هاتو فكري كرده وخرابك بكا خرابك ينكر بشمان بوا خواي قولا ديسان حسنة شي تساشي تواوي لو دمسيت أو يك أو زارة ومن هم بسيئة فعملها فكري لخرابك كرده وكرديشي كتبها الله عنده سيئة واحدة جزاء السيئة سيئة مثلها دري خواي قورا يقنا عيلة ستو ماردك إمامي نووي رحمة إخوالي بي طبعا شرحي صحي مسلمي بتفصيل كلي أو فرموداني كإمام مسلم كل كليته دلي خواي قورا لولا واني دي قوتي كاملة لقنا حكي قوتي واحدة قنا حكي واحدة دري حتى ليه خوش بي حديث شي ترمان هي بالبشتي ودري وأتبع السيئة حسنة تمحوها يا الله هر جناحك غلطك كذكرت يكسر ساكتش لقلبك أخوي قورا رشي دكاته تمشي إنسان له ملائكة كان كدانوي خرابو جناحي خلش بنوسن هر خير شكر رجل بتوله سريع دكتور خاصة سردم السوشيال ميديا ونيا ما مستا بله أكار مثلا زاري وهي كاك بوستك ذكري زني وهاتيا زور باوس اشتياهات سنمونا كد مثلا اشتياها بس هذا بعدين شفت هي مثلا كاك انا كم دورنتي المام سايبر رنجه مثلا يقلب بوستا كان كذا بزي رنجه بدي قصين الشيء شيء لبو امن بها ماشي فلان كذا ويا انا أتو هالفكرة حمود لو كان بخير وحسنات أنا أستاذ جمدني تعمل بعض داخلي صار حسنات يعني وربا أو خير وحسنات استيقك أخوانك لا سر زاد يعني بكومنت قصتش ناشيا بما مستا كارمدي بلي بمن بري بتو بري بما مستا بري لبو أو جناحة أي بو كاروي خير وحسنات أزرق بعداش الله نعمتك داتي تصرف سيدي حتى النمونج بلد نمونج تانو بجربوا الله نعمتك خوان أي برصيد بافول كاك دلو فاني خوش نمونج بجربوا ولا سلوي طبعا زور أو برزي بيوندي بمنوكر أو روجتي ماوسا قلت حزمان لي أو زارت زياواز بلقت زاراني رابردو نمونة وشتي خوش بجرينه نمونة شي بجرينه طبعا شيخ
علماء والفقهاء والعارفين حسني بصري رحمة إخواني علي ماشي قورب وليك بولا كبار تابعين دەڵێ کابراایەک هەبوو ناوە غیبەتی دەکرد قسەی لەسەر دەکرد قسەی پێدەگوت ئەویش هەموو جارێ خورمای بە هەدیە لۆ دەنار دەری فکری کردەوە ڕۆژێکی گوتی کاکە من ئەو پیاوە عەزیمە و پیاوە باشە بەلاش غەدری لێ دەکەم بەلاش غیبەتی دەکەم تۆ بەچی بە حەقی کرد گوتی لەمە دوا غیبەتی ناکەم ئەویش چیری خورمای لۆ نەنار هەدیەشتی لۆ نەنار دیتی ماسی کرد و گوتی ئیمام گوتی ئەمن کاتی غیبەتی توم دەکرد ئەتو هەموو جارێ شتت لۆ دەنار ئێستا خێرە هیچم لۆ نانێری گوتی هەر زاری کە لۆم دەناردی خێر و حەسەناتی تو لۆ من داهات لە باتی ئەو خێر و حەسەناتەی لۆ من دێ ئەمیش شتێکم لۆ دەناردی ئێستا غیبەتم ناکەی چت لۆ بنێرم خورما بەرامبەر حەسەنات ئەوە خورما مامۆستا دەشتیش خورمای بخۆیتەوە دەست خۆش بە تاکید وایە قوربانە دەست خۆش عافیەتتان یا ڕەبی باسەکە بۆ خورما خواردن بەس کەس خەبەرانە بشتەمە مەختێ ئەمام دێ خورمێ دینێ بێ خەبەر خوا خێری مامۆستا دەشتی بنووس ئەرە وەڵڵا خودی خێرایی بنویست یا باسی خورمام کرد ڕاست بەبیری هاتەوە شو دەبی تاچیش پشتی ئینگازە کۆدەشی دەما مادام وەلێ هات خوارد زای ئەدی یوسفی برادرم یەک کارتۆنی کڕی بۆ هەمووی خوار بوو يقول لي تێک چوو بە قورعان ئەوزام کوبوو خورما وەڵام دەی بە تاج بخورێ تاچیش بخورێتە ئەو یەکی خوار بوو کردبوو ئێستا ئاخرێ لێ تێک چوو ڕاک کارتۆنەکەی بە کام لێمە خوار بوو ئەوە کارتونە چ تاک خوارد ئەوجا ئەمن یەک ئەوەم هەبوو لەسەرەوەی کە باسم کرد بزانم خوشک و برانی خۆشەویستم کە ئێستامە ڕەمەزانە بە ڕۆژینە هەنی بەیانی و ئینشاڵڵا ڕۆژانی تر یان دانیشتێن لە مەجلیسەکی لە باتی ئەجر و پاداش بەدەستبینین زاروەیە ئەو مەجلیسەی بە گوناح ئەوە دەکەین ناوی چییە بە گوناح لۆ غیبەتی دەست پێ دەکەین ینی بەستێن ئێستا لۆ نمونە پیاوەکی بەڕێزی وەکو مامۆستا دەشتی وەکو کارمەندی وەکو ئەو بەڕێزانە جەنابەت ئەمن هەر کەسێکی دی بەسەر قسەی دەکەین ئەمە فەرمودەی پێغەمبەری دەخینەوە عەلەیهی سەڵام ئەوانەی کەسێک هەبی گلەیمان لێ بکات پێی خۆش نەبی دڵی پێی خۆش نەبی مەسەلەن بەس داعی نییە ئەو کەسە قسەمان پێ بڵێ جوونمان پێ بدە لۆ چکە بەخۆی گوناحی دەگاتێ ئەمە خەمی ویمانە زیاتر گوناحی دەگاتێ ئەوزەمە یەکەم بەرنامە لەگەر جەنابی باسمان کرد گوتی ینی گوتیم گوتی مامۆستا گەردەنی ئازا دەکەی گوتم ئەمن کەل بۆم ڕۆن کردەوە هەموو شتەکانم پێگو وڵی گەردەنی ئازان ئەوجا لەسەر ئەوەش حەدیسە چکە بخینمەوە لەسەر ئەو گەردەن ئازابوونەی زۆر خۆشەوە یادی بەخێر کەسێکی عەزیز و خۆشەویست جارێک پرسیاری لێکردم دەربارەی ئەو گەردەن ئازابوونەی ئەمیش جواب منداوە دڵی زۆر نەرم بوو الحەمدولیلا کەسێک دیار بوو قسەشی ناشیاوی لەسەر هەر بەست بوو ئەمنیش کە لۆم ڕۆن کردەوە دڵی خوا دڵی نەرم کرد و گەردەنی ئازا کرد تەبعاً فەرمودەیەکی صاحبمان هەیە ئیمامی ئیبن باز ڕیوایەت دەکات دەڵێ خوای گەورە ڕۆژی قیامەت کە عالەم حەشر و حساب دەکرێت دەڵێ دەنگێک دێ دەڵێ ئەینە الەذینە ئوجوڕهم عەلە الله ئەو کەسانەی کە ئەجرویان لەسەر خوایە ینی تەمان بزانە خوا چ پلە و پایەکی دایتە ئەو کەسانە ینی هەمووتم شای یەکتر دەکەن دەڵێ خوایە دەبی ئەوە چبی ئەو کەسانە چێبن کە ئەجریان لەسەر خوایە ینی خوای گەورە ئەجری ئەوانەی خستیتە سەرە خۆی دەرێ کەس جورئەت ناکە هەستی تۆ برێ ئەمن لەوانەمە دەرێ ڕەب العالەمین ئەوجار هەر دەنگەکە دەڵێ ئەوانەی العافون عن الناس ئەوانەی لەبەر خاتری خوای لە خەڵکی خۆش بووینە هەستنەوە دەڕێ هەستنەوە ادخلوا الجنة بلا حساب دەرێ هەمووتان بڕۆنە باشتێ بەبێ حساب ینی بزانە ئەوەش ئەجرێکی گەلە گەورە مامۆستا هەر هەمویان عەفوکە هەمویان لە پێناوی خوای گەورە عەفوکە ئەوەی ئێستا ئەوەش ئەجرێکی کە دەگاتێ بزانە تەماشاکە ئەجر اتق الله نای خوای بینە والله كيف يتوب ئەوە چی بکەن لەگەڵ کارمەندی ئەوە ئەمن باشتەچی دی برێم کاک شوان لەوانەیە مامۆستای بەڕێز ئەو برا خۆشەویستەمان لەوانەیە زۆر بریندار کرام بەڕاستی لە هەندێک کەسێ ینی ئەوەش ئەوەی هەیە ینی حەقەتەن ئەمن ڕێزم لە هەموو ئەو خوشک و برا بەڕێزانەمان هەیە هیوادارم نەبنە هۆکاری دڵ ئەزیەتدانی هیچ کەسێک بەڕاستی چونکە ئەوە لەکن خوای زۆر زۆر گەورەیە ینی ئەزیەتدانی مسلمان مەبەستی منەوەی ینی ئەو شخصە مەسەلەن وان ناوزە دەکات دەرێ ئەتوو شخصەکی ئەسڵەن پەیوەندیت بە علمی دینی وەنی ینی وەکو بوختانێک پێت دەکەن من ئەوم باس کرد لە بۆی گوتم کاکە ئەمن ساڵەهای سەو جەنابەت معلومات تێکە لە سەرەکە من مزگەوتم هەیە شتم هەیە دەخینیەوە مەبەستی من گەردەنی هەموو لایەک ئازاری بەڵام وەڵڵا دێ ئەوەندە کەی وانە مەسەلەن دەرێ ئەوەندە کەی فۆڵۆوەرسی هەیە ئەوەندە کەی ئەوەت هەیە
رصيد فول کاکە گردنی هەموو لایەکتان ئازای بە قوربان هاي خدش ترى ڕاهی خدای گەورە ئینشاءڵڵا لەو کەسانەی ئازاکر لەو کەسانە دەبیتەوە ڕۆژی قیامەتێ اشتكي دي هي ما اصلا دوش بير نكين خاصة دايكو باب اتقال عيالي اخو مثلا تشتكي كري نايب دلويا دي بيشتي هي سطوية تبشكت اي عمرت نميني ادور بلو مزجا وقصنا شي ئەو شتانە دەبی ئەو شتانە دەبی وای دايكو باب چند ويت هشيار بن سرفي بابتي ازمان خو البرانبري زاروكت خود شكاوش دوستا سر پرورده بن او ديش در في واقف نبكت بس بري ام في بابتي بحسكين ما قلت ما مستا هنرمند عزيز افشوا خود حسكت بر همه كي تايبتي هي بكلي بده پیشکشی مکد بس کابو ما بجن چه برهمه که اوه چه بابتك چه گوتیه منازعات چی دینیه يا الله تحويلي كومالك مقامي تدا امام الساعه بله بزانم اي رشاد مفتيه تكستكي بخوم دارشتي موسيقى لبو كردي امام صار بوار دفكي جنيه وكاك فرمت خيلاني سوليني كاني لدا يعني تسجيل كرايه تسجيل كرايس ان شاء الله كم جار خد حسكت البرنامج باشي فهمدنو كابتن ان شاء الله ان ان شاء الله بضليها ملاكبي وعليمان قبولي ان شاء الله الاستوديو كاك دياري بالا بيرمان نتي ريكورد ما كرديا گهداریا پارچه که بکین پشت هنگل سوشال میدیا کردستان 24 هنشن همیه ببینن دیفراژی ببینین و گهداری بکین و پاشیف یا بردوامه یا الله مرحبا
شفيع مرحبا أي افتخار أنبياء مرحبا أي مناجي تساوي أولياء مرحبا أي صاحبي أصحاب وياك مرحبا أي مطلعي شمس الله أكبر الله أي ما ما شاء شاء الله الله، أي ما تبارك شاء الله، أي ما الرحمن يا شاء ربي اي بارك الله فيك وي يشلا او دنگه بكردي قوتي الدنقد نرزي قربان عزيزة كيما دنگه خوالي ما نقول بك إن شاء الله آمين يا رب ياك بس يا لكاتي تصويري او سن سنة تذكر حتى التصوير ده والله دائما بس دو سنتي لازم شش ما كري نحفظه شاش حسنا قارب أخوي نعمتي خواه والله هذا كليب جي تصوير كري شاش حسنا سبينش بو كسب خبرنا بو أوه، دور بري خوشة. ساعات أتسارب ما شاء الله او مزقوتش زور زوانا لسر او ديارك بالضبط زور زوانا ان شاء الله خدي خير دستيان خوش بدست كاكر رونديش خوش بهاو كارم بولا تكست كي نامي ملا بيرتشو ويهر بجي هر كاكرون سورسي وهمية افيد نوفيتا عارف والله. جبير كريم بالضبط. همية دكتور ما قلت خاصة ناف مال ده مثلا أبخش كبرانا بطيبة تجي ديكو با بهنديت آخفناك أوصا قلت عيالي خو فيجا خدينا كت آخفناك أوصا موازن بت بسريتيت بونمونا دي بيشتدي هرا هي عمريتا نمينتان فستويتا بشكي كاد استدري دبرو إن شاء الله نقريوا وای ڕاست أوا بەخۆی دي يكسر بسري دي يعني أو تبس قصية ودكري وقناح على سرداك وباوك كحساب دكري بەخۆی بەگشتی ئەوەی کە دایک و باوەک دەڵێ دەربارەی منداڵەکەی هیچی لە ناو دڵەوە نییە خی گەورەش حەدیث و فەرمودەمان هەیە دەڵێ ئەگەر دوعاتان کرد دائیمەن دوعای باش بکەن دوعای خراپ مەکەن بە تایبەتی دایک و باوک چکە زۆر جەروایە خی گەورە دوعاکە ئەگەر گیرا بکە دوعای دایک و باوک لە هەموو لە پێشترە وا باشە دایک و باوکان بەگشتی ئەگەر دوعایان کرد لە منداڵیان لە هەر کەسێکی دوعای خراپ نەکەن هەر دوعای باش بکەن بەڵام کاتێک شتێکیشی لە دەوی دێتە دەرێ بەو مەبەستە نییە بەو ئامانجە نیە هیچ لە گۆڕانیە هیچ حسابی لێ ناکرێت الله شنو هیچ نابی ئینشاڵڵا هەر لە ڕووی ئەوە شەوە حسابی لێ ناکرێت ماشي هكانو كأيك أزمان خود بيجت قلنا هكا موازنة طبعا بس يهي أخفتنا كريت يا دلوي دا قصي ناشرين لنا وضلي دا لنا وميشكي دا أو أنا شهر قناحة يعني نهاية أسر زماني ئەمن باسم کرد لەو فەرمودەی پێغەمبەر عليه الصلاة والسلام کە دەفەرمی من هەمە بسەیئەتین فکری لە خراپەکەی کردەوە بەڵام نەیکرد تەماشای ئەگەر فکری لێ کردەوە جوونی بە کەسەکی بدا قسەی بە کەسەکی برێ زبانی بە خراپ بگەڕێ دەرحەقی کەسەکی بەڵام وەی نەکرد گوناحی ناگاتێ بەتاکید گوناح وإن تبدوا ما في أنفسكم أو تخفوه يحاسبكم به الله دەربارەی ئەو ئاەتە پیرۆزە کە دابەزێ و ئاەتە پیرۆزە خی گەورە باسی دەکە دەرێ هەرچی ئەنگۆ بڵێن خی گەورە محاسبەتان دەکە بەڵام مەبەستی چییە مەبەستی ئەوەیە کە ئەو شتێ عملی و کردەوەی دەکرێت بە دێتە سەر ئەرزی واقع ئەوە یەک دووش هەموو ئەو شتانەی چونکە ئینسانی مسلمان محاسب نییە لەسەر شتێک کە لە ناخیەوەدا هەیە لە سەرائر نحن نحكم بالظاهر وعلى الله السرائر يعني أو حكم ياسا ورسائي كهيا لسر ظاهر ولسر قولك بنياد دندري نك أو لنا وناخو لنا وضلي داهي إذا دائما إنسان يشهر هول بدا
ناخۆ دڵی هەر کراوە بیت ناخۆ دڵی هەر فراوان بیت ناخۆ دڵی هەر پاک بیت هەتاوەکو هەر مطمئن بی لە هەموو شتێک. جماعة خودي خرابن بس تك شوي سماري بتمرين موجود فقط دائما هكذا ما تشوي كي جيتك والله خذ اشترى سەماوەەکە خير 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 امين دي دي كاكا امن ناخذ سەریعی گەرم بوو والله امين كثير زين مەکار بێشە کلۆمان دي ان شاء الله بوتا تشوي البحشتي تيكن ئارێ وڵی ئیشاڵڵا دبي هبي سالة بحشتي هەموو شتێک هەیە هەرچی وفيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين هەرچی ئەتوو حەز بکەی هەرچی چاوت پێ خۆش ببینی خی گەورە لە باش امين درشتي باشتر هي صدق امين برا لا باشتر ئەمین کاگەمین دیارە وكو مثلا هەر بجاري اس دكتور كوا هردوكيان ما شاء الله او دنگت هايبته هردوكيان شتي بيك شتێکی تایبەت پێکەوە بڵێ لبو يكم زار وابزام لەوانەیە کاکسوان هەر زەماوەریش ناوەڵی زەماوەریش کاکسوان چاوەڕێی ئەوە بن کە ئەو دوو بەڕێزا و دوو دەنگ خۆشە شتێکمان پێکەوە بعد قد نبو اگر هبيش تشبيك وبيشكش كان والله ما ممنوني خو اخر تام بنوسيو ینی زەماوەریش لەوانێ حەز بکەن يا رسول الله يا شيماء يقومان هي يا الله قلت مباشكم امنيش بهم دباب الراي دباب الراي لبو روزاي او ناس داري لبو روزاي او ناس داري الروجي شار مزاري دار هربو ما تكاكر هربو ما تكاكر تاجی سرونا چی تاوم تاجی سرونا چی تاوم گر شفاعتم بونک نمو بک سودماوم نمو بک سودماوم راي دباب الراي لبو روزاي او ناس داري لبو روزاي او ناس داري للروجي شار مزاري دار هربو ما تكاكر هربو ما تكاكر فريام كو فريام كوايا عزيز لو تاريك شوايا قورم لو تاريك شوايا هرتوي روجي روناتشي بومني بكر دوايا بومني بكر دوايا دباب الروي دباب الروي لبو روزاي وناس داره لبو روزاي وناس داره لروجي شهر مزاري ده هر بو من او تكاكره هر او بو من تكاكره أنا زيدك كم بناود محمد رسول إخوايا أنا زيدك
ما شاء الله ما شاء الله ما شاء الله اللهم صل على محمد وعلى ال محمد اي بارك الله فيك. دەستان خۆش بی دەنگتان والله دست خوش والله هرب سپاس یەکەم جۆرا و تێکستەتە دیت و یەکەم جارێت مەرەوەڵە لە بوو دەرخکردنی ئەو مەسکەری چۆی باشم وەڵا زۆر باشی نازوەر باش بینەکە شاعری خۆشەویست کاگوەلی گردی ئەلێرە چاوەکانی ماز دەکەین دەستی خۆش بتن زۆر جوان قەت بۆ مەسەن زاری وایە حیرانەچی دەری گەرم بوویت وایە لە بیرە دەچی و چ بکەی خوایە بەخۆ جاری وا هەیە دی حتمان ئەدی چ دەکەی حەل بەخوای دەبی پنەدۆزەکی زۆر باش بی حەلی بکەیە منیدەزەکی باشی ئەوجا بەخوای باشم حیرانە دەبی حیرانەکەی بریەوە حیران دەوەرە بارەکەیەوە وەرە دەوەرە ئەس بابەتێکی دی تایبەتیژی وەکی حەژێکردن هەندە جۆرە کەسێک و حەشمەتکن ئەم عەزیزین لەفۆنۆ مەسان نۆڤێ من دەبێژن ژڤوو ئەوش دەبێژە ژڤ ئەگەر یەکێک ئەتووی خۆش دەوێت پێ دەڵێ هەر کارمەندە یان مەسەن ناوەچی پێ دەڵێن مدەلع چ پێ دەڵێن پێ دەڵێن مام سەڕێ بە اسم دلع 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 کورت کراوە چت پێ دەڵێن بە چ بانگت دەکەم وەڵی زیاتر لەمارە پێمەرێن ئارۆ 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 ئەوانە گوناحە دکتور مەسەرەن ناو غەڵات یان ناو کورتکردن مادام باس کرد بە ڕوونکردنەوەی لە سەردەم یا الله لە قەواعید و زمانی عەرەبی اسمی تەصغیرمان هەیە تەصغیر مثلا ڕاعی دەبیتە ڕوەیعی لەسەر وەزنی ڕاستنەگەی دەگۆڕێت شەکەی سووک دەکرێتەوە تقریبا ئەوجا خۆی لەسەر زاتی کەسەکەی ڕاوەستایە طبعا ئەگەر کەسەکە بە تحقیر طبعا دوو وەجهی هەیە تەصغیر لە زمانی عەرەبی دوو وەجهی هەیە لە بۆ تحقیریش بەکاردێ لە بۆ بەکەم سیرکردن و لە بۆ خۆشەویستیش بەکاردێ ئێستا ئەگەر لە بۆ خۆشەویستی بی لە بۆ خۆشەویستی بی هیچ گوناح نییە لە بۆ دەلع و لە بۆ برایتی مەسەلەن کەسێکی خۆشەویستیتی ڕەفیق و هاوڕێیەکی بەڕێزیتی بەس لە بۆ ناخۆشی بی ئێستا نمونەکی بجەرمەوە لەسەرەوەی کاک محەممەد ئەوڕۆ کە پەیوەندی پێوەکردم گوتی مامۆستا تا بکرێن نمونە شتی بجێڕەوە زۆرتر دیارە ئەوای پێگوتی دیارە لە شەڕی بەدر شەڕەکی گەورە و زۆر مەسیری بوو بەنسبەت ئیسلام و کافرەکانی قوڕەیش هاتبوونە سەر پێغەمبەری ساسەم کۆتاییان پێبین بەس خوای گەورە دەستی نەدان و پێغەمبەر و سەحابەکان سەرکەوتوو بوون بە پشتیوانی خوای گەورە ئەبوجەهل تەبعاً یەک بوو لە دوژمنە هەر سەرسەختەکان عەمری کوڕی هیشام و خۆشی پاڵەوانێکی زۆر بوو مهم بووە دوو گەنج لێ دەدەن ئەو دوو گەنجە عەوز و معەوزن دوو برانە چونکە پێغەمبەر تەرجیعی کردبوون کە کەسێک بتوانی ئەوەی بکە مهمەتی زۆر گەورەی کرد لێ دەمبرینداک دەکەن و دەکەوتە عاردی هێشتا نەمردیە سەر مردنە عەبدوڵای کوڕی مەسعود هەر خۆی جسم و لاشەی زەعیف بووە زۆر دەڵێ دەچی لەسەر سینجی دادەنیشی ئەوش دەرێت چاوی دەکاتەوە لەرێ یا ڕوایعی الغەنەم لەوێن دەریت کە کابراوی زۆر متەکەبیر بووە دەرێ یا ڕوایعی الغەنەم لیمەنی دائرة اليوم ها وەزع کووە دەرێ الدائرة لله ورسوله خوای گەورە پێغەمبەری سەرخست لەوێن دەر ئەو لەفزەی بەکاردێنی لەفزی تحقیر یعنی ڕاعی دەرێ ڕاوەڵپێکردن دەرێ ئەی شوانێکی مەسەلەن بێ شوانۆکە ئەو هەرە ئەوجا دەرێ خەنجەرێکی پێ لێی دەدا مری لێ دەکاتەوە طبعاً دەرێ سەری ئەوها قوڕز بووە پێی هەر نەگیرایە لە کندرەشی دەبەستەوە لە دوو خۆی ڕادەچێش ئەوە لەسەر ئەو مۆزوعی تحقیری بوو ئەو ڕووداوات خۆی ئەگەر لە بۆ خراپە بەکاربێ تەصغیر باش نییە یعنی بەکەم زانینی کەسەکەیە بەڵام ئەگەر لە بۆ مەحەبەت و خۆشەویستی بەکاربێ هیچ لە گۆڕێ نییە زۆر باشە دکتور ئەتوو بە خود نمونەی وا بەسەرەوە مەسەن یەکە ناوت غەڵەت بینی یان ئەوە تا قسەی ناشرینت لە بەرامبەر بکە ئەتوو وەڵامدانەوە چ بووە مەسەنە قەت لە بیر ناچی ئەو ناوی من بڕۆکەک سەیرە لەوانەیە ئەو کەلیمە مەغدید ئەو ناوە بڕۆکەک ئەوە بەکاربێ مەغدید دکتور ئەوە بالموناسەبە هاتە گۆڕێ کاتی خۆی مامۆستا دەرێ نانا لۆیان ڕۆنکەمەوە ئەوە کێشەی دروست دەکات دێمەش جێم لێ بووە مەغدید بزانم معناچی زۆر باشی هەیە ئەوە ئەمن لە کولیەی بووم تەبانە من خەریجی کولیە شەریعەمە جامعەی بەغداد لەوێ خوێندیتمە ماستەر و دکتۆرا وەرسانەشمان برێ
ساڵی هەشتایەکان کە لەوێ وەرگیراین چووین ئەو ناوە زۆر سەیر بوو ئوستازەکان پرسیاریان دەکرد ئەمنیش بە دوواداچوونم کرد گەڕام نەدووی ینی لە کەسی وەکو خۆم و ئەوانە ناویان وەکو خۆم بۆ پرسیارم کرد لە ماڵەوە پرسیارم کرد لە نەتیجەی گەیشتمە دوو ئەوە یەک لەو معنایانە کە ئەو معنایە بە خۆم زیاتر لۆ ئەوەی دەڕۆم مقدادی کوڕی ئەسود یەک بۆ لە سەحابەکان یعنی مەشهور بۆ سەحابەتی مهم بۆ مەڕوی حەدیثیش بەریا پێغەمبەر عفوەن ئەمە کورد یعنی سەحابەکانی پێغەمبەرمان خۆشویستینە زۆر جارە ناومان بەو ناوی ئەوان لێنایە کە ناوی مقدادیان لێنایە کەلیمەی مقداریش قورسە لەوسە زمانی کوردی کردیتیانە مەغدید تەخفیفیا کردیە ئەوە یەک جا ئەمیش ئەوم لۆ دکتۆرێک لە دکتۆرەکان یادی بەخێر دکتۆر عەبدولقادر الهیتی ساوەفاتی کردیە خوا عەفوی کە ئوستازێکی گەورەمان بوو قلتي هسه قل لي انتوا خففتوا لو ثقلتوا قلت يا سام وانا وكذا تخفيف يا قرص والله دبت تخفيف كقافك كرايته قلت دكتور بالنسبه لنا يعني اما خومان تخفيف ما كردي قرصه مقدار لفظي كردي بس لو نقول قرص بو معناها شي تريشي هي مغديد يعني كثير الشباب يعني كسك بردوام جنزبي والله ما شاء الله والله او نعمه تاخذ او معناها اللغه العربيه دري الاسم ما يطابق المسمى لا اوكي ان شاء الله بناس لقولي خوتان بۆ بزانم بە کوردی شتێکی لەو بابەتەی هەیە مەغدید مەغ یعنی مێشک مغ مێشک دید یعنی چاو ینی بینینی مێشک ینی بە مێشک شتەکان ببینی مەغدید ئەوەش تعریف ما مستكار بزونيه حيراني دري هەرێ والله ئەوەش تشینی دواري همي فيه ما شاء الله والله او شيء زمان ئەوش جوان بوو ئەوش ئیزافە سەر دەکەم ئەوە کاک شوان زۆر زاران کورتە ڤیددیۆیەک هەیە گەنجەکی ماشەڵڵا بەژنیشی زۆر درێژە بەس دیارە زۆر نەگەڕایە بە دوای معنا و شتدا دەرێ ناوت چییە دەرێ مەغدید دەرێ مەغدید معنای چێ دێ وڵی هیچ معنای نییە دووزار لۆ منیان نردی ئەوە خەڵک لۆی نردیمە دۆست و برادەرەکان کڕ گوتم بابە وڵا معنایە ئەجا مادەم مامۆستا کارمەندیش ئەوەش شەرحەت جوانەشی دای خەڵاتەکی لەبوو دەرچوو خەڵاتەکەش ئەوەیە سرو دەچی برێ کووە خەڵاتەکە باش پێ بریم کاک محەممەد لە کۆنتڕۆلیە خوا عالیمە خۆزگە ژمارد بام ئەوە لە سەرتەوە پێی برێ یا ڕەسوڵ لەڵاکی برێ یاڕەش بەس پێم برێ کاک محەممەد ئەوە چەند جار گوت يا رسول الله شای مدینە مامۆستا کارمان بابا مشتەڵەشی برێ لەگەڵ مامۆستاش خۆش دەرێت یاڵڵا مامۆستا ڕێبوار فەرموو مامۆستا کارمەند بەخۆی مامۆستایە لە پێی مامۆستایە ماشەڵڵا لەوەش دەستی خۆش شارەزاییەکی زۆری لە شعری شاعیرانی کلاسیکەیە ئەی ماشەڵڵا تەوا لە نالی لە مەحوی لە سافی شارەزاییەکی تەواوی یعنی دادەنیشن والله هەر بژی دەچنە ڕواندز ئەرێ کاکە گەیشت باشە ئەنگوش ئەنا وڵی لێ بەخوای لێ ناگەڕێ تەوا کاکە تەوا ئەو دەرێت دەنجی نایەت جەماعەت ئەوە لێ دەرێن کاکە تەوا يا رسول الله شای مدینە ساغ بسپاس ها ئەمل دەفمەل دووکت بژە نیڤۆ دلێ خوب کۆتە کشک بێت وێ دیاڵڵا تووشی لەگەری برەی باش یا ڕەسوڵ لە شیان مەدینەدا بە ئەم دەست پێ بکەم جلۆ من نادەی شي مدينة يا شي مدينة هركز عشقتا ضلي مشينا قربان ضلي مشينا هركز عشقتا ضلي مشينا والله ضلي مشينا
شي مدينة أكسا شيختا ضلي مشينا ضلي مشينا أركسا شيختا ضلي مشينا ضلي مشينا ما شاء الله اي ما شاء الله دەستان خۆش بی دەستان وي خۆش دەستت وەت خۆش بە دەنگێ و هەر بمینێت زۆر سپاس. هەردوو مامۆستایەت عزیز و گوتنە هەندا تایبەت ئەمەش متاسیر بوون لە گەریان ڕاست گوتمانەوە بە دەستە خۆمان نەبوو کاش دێڵە دا بچین دا بچینە مەدینێ پێک بە ئاکتۆر گوتم دێنە زیارەتت ئینشاءله ئاماژەم پێکرێت پێکەوە یعنی ئینشاءالله خوا ڕێک دێک هەمومان پێکەوە ئیشاءالله ئیشاءالله الله خۆشحاڵ دەبین مامۆستا کارمەند بەتەمای لەگەڵ مامۆستایان بەتەنێ جارێک بچی بەرەو عومرە و مەدینە و مەککە و كنجي سوي بسي نتسوي. والله من نتسوي نەچووی نا والله حەزم لێە زیارەتەشی بکەین خۆش لە ڕێگاش تێکستی شعری هەموو ئایدی من پێکەوە تاسي لدينا ما بخو بابەتی ئاینیش کاکتۆر لە حزور جەنابەت بێ ئەدەبی نەبی شتەکانی دینی ئەوەی کە پەیوەستە بە ئەحکامی ئیحرام و هەموو ئەو بابەتانش هەموو ئایدی منە و والله لەوێش نعمت لە مەطعەم ڕێدان داوەتت دەکەم بە مەندی هي ئەمەش دین بەمە عەزیزیە کاکتۆر جەنابەت دیتر نعمەتە عزیزی خۆش نییە خۆشە عەزیزیە لەوێن دەرێ مەطعەم ڕێدان ئەو جا بە بێمە بڕۆن بێمە بچن دێ ڕۆست وە بلوکی بە بێمە نابی بڕۆن بخو دبي اوان امل اقرا خب بلا ما ئەو دوای ئاخیرەکەشی بمان بە عوتەیبەی لەوێن دەریش هەدای و مەدایش خۆشە لێ بکرێت نعمة فنعمة فنعمة إن شاء الله فنعمة سەر مەوزوعی هەر زمانی و ئەم کە مەسەن ئەم ئیشڵا خودی هو سۆڕێک بێخت ئەم پێک بە بچین ئینشاءالله بەس ئێک ئە زمانێ خو سوزەکێ بدتە ئێکی بێشتێ ئەس وعد فلان تشتی بوو تا بکڕم یان فلان شولی بوو تا بکەم ئە زمانێ خۆیە گوتی وە نەکەتوی شولی گوناحە سەروی طبعا بدراور سەروی حسابە بچ تشتێک سەروی حسابت بێت حەدیثێکی پێغەمبەرمان هەیە ساڵ سەلەم دەڵێ ئافرەتە گوتیە منداڵەکەی خۆی بگەڕێەوە خورمایەکت دەدەمێ پێغەمبەر فەرمی ساڵ سەلەم ئین لەم تۆتیهی کوتیبەت عەلەیکە کیذبە ئەگەر نەیدەیێ خورمایەکەی نەدەیێ درۆیەک لەسەر دەنووسێ تەماشاکە یعنی دەبی لێرە دایکان و خوشکان و باوکانی بەڕێز زۆر ئاگدار بن کاتێک ئەمە وعدمان دا منداڵەکانی خۆمان ینی قسەکمان لەگەڵیان کرد بەڕاستی هەوڵ بدەین یعنی زۆر جاران دەبینی منداڵت گیر دەبی مثلەن ڕکەی دەگری لە شتەچی نەکەی بە وعدی درۆ ئەی خوشکە بەڕێزەکان ئەی باوکە بەڕێزەکان بە وعدی درۆ ئەوەی مەکە ئیلا پێی بڵێ ئەگەر ناتوانانی ئیشەکەی بکەی وعدی پێمەدا چکە ئەگەر وعدت پێدا دەبی جێبەجێ بکەیت دەکەوتە ئەو قالبە ئەگەر جێبەجێ نەکرد هەم گوناحە لەسەری و هەم درۆشی لەسەر حسابە وحتى بالمناسبة فرمودەی تری پێغەمبەر هەیە سەڵ سەلەم بەعیش باس کەم کە صحیح مسلم ئەو فرمودەی دەجێڕێت و ئیمام مسلم جێڕایەوە دەڵێ كفى بالمرء كذبا أن يحدث بكل ما سمع حتى أتوجد لقصتي دبي حتى أو قصة تحقيق نكيو بزاني أو قصة بالفعل شيء قلتي وراسته أن نابي يكسر بلاوي كيتوا دري كافي أتو بيد بلين دروزن أجر هرشتك جيلي أبو بجريوا لو چونکە تحقیق نەکرایە ئەکتۆرش ئەوە دلیلیش نییە لە سوورەتی ئیسراخ خوا دەفەرمی ولا تقف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا بالفعل أو شر أو أصلك يا قرآن بس عمل يرى خوش كبران أقدار دكينه براستي استزور زاران أما وكو ما مستي عيني لو أنا ما مستدشي شو حالة ثانية زور بسر هاتبي يعني دبيني كسك برسيارك مان ليدك أما رون كنا ويلو ددين يعني لو ما وين رابردو گەنجێکی برادەرمان ڤیددیوەکی نات کە ڤیددیوەکەی تەمەشام کردێ يعني قسەی زۆر عەلەق و بەلاکی تێدایە بەڕاستی زۆر بێ معنایە يعني شەریعی ئیسلام دینی پیرۆزی ئیسلام کەینی ئەو هابووە ناکرێ ئێستا لێرە لەو بەرنامەیە باسکەم ئەمیش دوای لۆم ڕۆن کردەوە تحقیقی مەسەلەکانم کرد گوتم کاکە ئەوە هیچ ئەسڵ و ئەساسی نییە جە بزانە ئەوانەی ڕوودەدا ئەمە ڕۆژانە شتی دەبینی لە سوشیال میدیا و خوشک و برا بەڕێزانەمان ئاگدار دەکەینەوە يعني بە هەموو شتێکی هەر باوەڕ نەکەن زاروێ خۆی ئەساسن کلیپەکە دروست کرایە لە بۆ لایک و ڤیو ئەو جۆرە شتانە دروست کرایە
هەلو ئەوە دروستکرا پارە پێ بکەن یعنی بەڕاستی هەندێک شتی زۆر هەڵە و زۆر نادروست دەکرێت هەمووشی دەگەڕێتەوە سەر زوبان لۆیە بەڕاستی ئەو زوبانە یان ئەجر و پاداش و خێری بەدەست پێ بەدەستدەینی یانیشی گوناح و تاوان و خراپە لەسەر کەسەکە دروست دەبێت کاکتۆر ئەوەش دەوری نییە مەسەرەن کە و بە زمان ناڵێ بەس بە دەستیش دەنووسینە ئاماژەیە ئەوەش ئاماژەیە ینی شتێکی پێ دروست دەکا شتێکی پێ تەرتیب دەکا خۆی دەکاتە مهەریز ینی شتێکی غەڵەت دەرێ دوو لە بەڕێستان درۆی دەکات درۆ ینی درۆ گوناحەشی زۆر گەورەیە حتا ڕیوایەتێک حەدیسێکمان هەیە هەرچەندە دەرەجەی سەحەتی زۆر بەقوت نییە بەڵام دەڵێ هەر دەگوترێ لەو بابەی دەتانین باسکەنی وچی شادی پێ بکەیت پرسیاریان لە پێغەمبەر سەڵسەلام پرسیاری کرد یان پرسیاری لێ کرد گوتیان ئەیەکون المؤمن قاتلا دەکرێت ئیماندار قەتلی بکە قال نعم بەێ مسلمانە غەڵەت دەکا ئەیەکون المؤمن سارقا قال نعم ئەیەکون المؤمن زانيا قال نعم بخيلا هەموو ئەیەکو آخر زار فەرمووی پرسیاری لێ گوتیان ئەیەکون المؤمن كذابا قال لا ناکرێ ئیمانداری و درۆژ بکات تەماشای يعني هكا هو صابت مزنترين قلناه دروا طبعا زۆر چکە کاک شوفان تەماشاکە ینی کاتێک یەکە قسەیەک لەگەڵ دەکا لۆی دەڵێ منداڵەکانمان دەبیست دائیمەن فێرە ڕاستیان کەین چکە کە درۆی لەگەڵ و کرد هەموو معیارەکان هەموو دەگۆڕێت هەموو شتەکان لە پێش چاو دەگۆڕێت حقا لەکن دەبتە باطل نهار اصل بوبتي او مثلا رنجا او درو ببتا فتنه اشد من القتل يعني رنجا هر انزلوه براستي اونجا بابشم قسەك دەکات دەرێت درۆکلی خراپەیە کە درۆت کرد ینی خلاص قسەکەی جوانە بالفعل درۆکلی خراپە انسان دەبی ئەو زبانەی بپارێزی لە درۆ لە غەیبەت لە نەمیمەت تەماشەی یعنی ئەمە بابەتێکمان هەیە پێی دەگوترێ بوهتان بابەتێکمان هەیە پێی دەگوترێ نەمیمەت قسەی تو لەوی دەجەڕێت بابەتێکی ترمان هەیە پێی دەگوترێ كذب درو مثلا اوي نمام يعني او نميمه بس اخف نوتين تثبت تاوانا شي زور قوريه لسري حسابه ضلي يك بسياري لي بيغمبري كده حديث شهر صحيح امام البخاري ومسلم روايات دكن فرموي اگر كسك شتشي تيدا ابو باسمان كرت فرموي او زور خطر بيغمبري خوا فرمي صلى الله عليه وسلم او بختانه بيدكي فقد اغتبت اگر تيدا فقد بهت او دبت بهتان او زاره اگر تيدا نبو يعني اگر صفتك تيدا ابو باسط كرت بزبانت دكتور مثلا جورزا لما ديسي او الروده دا استهوي مثلا اكو لبزك دانشتي ديت مثلا باسي شخصك دكا دلي كردنا وخو صفتي صفتي اخر سيبها بخو صفتك غيب اگر صفتك باسكي غيبت الدقاتي اگر تيشي دانا بو صفتك لو هم كنت مختصريك فليقل خيرا او ليصمت يعني هندي شو بيتشبت اقفناك خير هكا او حديثه بخاري ومسلم روايات ده كان بيغمبر صلى الله عليه وسلم فرمي من كان يؤمن بالله واليوم الاخر زانا اگر كسك ايماني بخوا وبروجي دواي فليقل خيرا او ليصمت يان ساكي دري يان بيدنگ كلو اگر بێدەنگ بووی دەڵێ ئەگەر قسە زیو بیت بێدەنگ بوون زێڕە لەبەر چییە لەبەر چ ئەووا گوترای کوردەواری یعنی ئەتوو کە بێدەنگ بووی نە گوناحت لۆ دەنووسرێ نا ئەجرت لۆ دەنووسرێ بەس کە قسەت کرد یان ئەجرە یان گوناحات تەماشا خوش گوناحی پۆرێزم طبعا مامۆستا کارمان بەڵێ هەڤاڵێکی درەوەکۆ شرین گەلتە بکت یانجی ڕاستیەکۆ تەعەل وەڵا ڕاستیەکی تاڵ باشترە قد بووە مەسەلەن درۆکی شرینت لەگەر بکە دوای ئەوە بزانی تەرکی ئەو برادرت کردوی بەدەیان برادر هەبوو بەو شێوازە دەیان برادر دەیان برادر شتمەدەنا وەسەتەکەی دەیان دەزانم ڕەفاقەتی زۆر خەڵکی دەکەین دەزانین داخۆکوە دیکە شتێکی لە بابەتەمان لێ بیستی ڕاست زەربی سفرمان کردی و ئاوتمان لە حکمی ناو دەنگەکەی شەخرەتی هەیە خەڵک لێ نزیک دەبیتەوە ئەشتە هەیە ئەوە ناخۆشە مەسەلەن ئەوە برادرت بی دوای بزانی وڵات تەرچکەوە تۆزێک زەحمە سارە وڵی دەبی زۆر خۆمان پارێزین ئەمەمسا لا ئەوەی کوی مەسەلەن ئێستا یەکێک تەلەفۆنت لێ بکە کەینە دەگەی ئەمن لە ماڵی دەرچویمەوە لە ناو سیارەیمە بەخۆش لە ماڵی ئەوە بووە بەخوای زەحمەت ناوە لە مامسەڕی وەرزانم لە ماوەیدی زۆر دێم خلاص ئەڕ ڕاستیەکەیە لە فلانە شوێنیمە ئەو دوای دەدەقەیدیکەوە بزەوەتە والله بێژ کاک محەمەد بێژ ئەڤروژی گەلە ماز بیهات مازبیت وەختەی خودە والله هەر بژیت بەتابەت لەو هونەرمەندە چی زەحمەتە سەرقاڵە و ژیان و ئیتر بالضبط مێشی مەشغوڵ دەبی سەر شعرا کلاسیک وەلەو ما وەخت
او سماوات. كاك امين ورا سەماوات ورا هشتا تقيه ڕاستیژی ئەو چۆ دەرەجەیەک بی ئەرێ وڵی چاکە خۆش بۆ نییە چایخانە چی دانی بەخوای چاش خۆش بەس ئەس دوودن کە خوورمات خوارد نارە سونەتە دەبیستێ بخۆت دوود خوارد دەکاتە سێمە با بکاتە سێ کۆدە ئەفشەبە کەشم تەواو بچە کۆدە ئەفشەبە بوومە خوانی بێری یعنی یەکش دەسڕنگینێت ناف کوردستانێدا ئەف کۆدێ تایبەتی بمەینە انشاءالله خودێژێ ڕازی بێت ڕاستی گەلەگەلک تایبەتن کۆدە بوو تەبینە مان خوڕمێ وڵا ئەو جان. خۆشتر عاز دەکەی کۆدە ئەرێ وڵا ئەفۆم ئەزیەت خوارد نانە هیچ دەست خۆش بیشە جورجیان عافیت بی خی گەورە وای هەر بژ دڵت خۆشکە بانێدم الله کەسێکی چاک و باش وەکو خۆت هێشتا هەروەشی ئەمە چەند سارە دوای لۆ دەکەی ماوسە دەستی هەموو ساڵی ئەو بەزمە دووبارە دەبێت ئەو مامۆستا کارمەندی کاملونێ کار حاجکاروان نەوعیدەکەی دانە على ئەساس ناومارەکە عیدی ویە یەک دعوەتی دوای گواستنەوە شمارە برینەکە حیران گوت من عادی مامۆستا کارمەند خۆچنەمە یادەیلۆنە دەست بینە بەرێ کاکە ئەممارە برینەکەم کردمە ئەستوی خۆم لەگە دعوەتی دوای گواستنەوەی بمە مەطعەمەشی ڕاقی والله دەرەجیەکە والله نعمەتی خوارد ئینشاءالله خوا کاکە. دوی سال دەکەم ئیشڵە هەمی دێت ئیشڵە خودێ کردەوە بۆ هەمی جەحێلە ئەبێ نەشیکری وێ ژنینە شعرا کلاسیک مثلا تو گەلێکی چوات ناودا بەڵێ تا گەلێکار سەرخۆندیت هوەر یعنی هەلبەزوانێت مازن یەت خودێژە ڕازی بێتێت ئەرفانی تەسەوفێەوەنە تو بخۆژی تەهەوڵدای مەسەن وەکی بۆ بنویسی تەژی تایبەت هەبن ئیشڵە مستەقبلن ئەمۆن بەرهەمۆت تەژی ببینی دەستی نووسینم زۆر خراپە والله بەخوای بە زیاترە خوێنمەوە لە سەریانە خوێنمەوە مەحوی نالی ناریدا کاکە ئەحمەدی بێلو حاجی قادری کۆی بزەبەت حەمدی حەمدی هەموویان ئەرەوەڵا زیاتر باشە ئەوە زمانی مەسەن ئەوە شێخ مەحمودی نەمر بووە وەلو ژیانی هەر یەکیشیان تایبەت بووە بە حتماً خۆی بالضبط، نمونەیەکی تایبەت وەفایی بووە بەس وەفایی شتێک زیاتر وە مەسەن بەپێی ئەو خوێندنەوەی کە کردوتەوە لە سەری و لێ کۆڵینەوەنە چ تشتێکی وەلوانە کردیا هۆسە تایبەت نویساندینە لوی سەردەمی و نوکەژی ئیدی ئەم یعنی پێمەعجبین دووبارە بینەوەنەوە بزەحمەتە خۆی شتێک هەیە ئوستاژیان ئەو کات کە تێکستیان نووسە مثلا وەسایل بەو شێوازەی نەبووە وەسایل بەو شێوازەی نەبووە شتی وەهاشیان نووسە ینی هەمویان عالم بووینە سن لە فەلەک ناسی زیرەکاتی باشیان هەبووە دنیا مامۆستا ئاینی بووینە بزەبەت وەکو مامۆستا باسی کرد زمانی عەرەبی ئەو شاعرانە کە چەندی زمانی زیاتر کەسانی ئەدیبیش بووینە چەندی زمانی زیاتر زانی با مەسەلەن ئەوە شعرەکانی خۆی زیاتر پێدەوڵەمەند دەکرد مثلا ساب محوی شتێکی جوانی هەیە خەتی دەوری لێوی ئاڵت ئەی مەسیحا لام و بێ تێکستەکە ببینەوە لە فارسیش زۆر شارەزا بالضبط عربی فارسی تورکی زۆر کەلیماتیان لێوە صافی لە تورکی زۆر شارەزا ئەگەر تێکستەکە وسای تایبەت هەبت بخینی ئەرێ گەل دەفلێدۆنێ توی چۆی بەخوای باشم بخۆم عازف مامۆستا ئەمە هەمزانانی هەر عود مامۆستا توش تێکستەکەی بخینەوە با مامۆستا شاد بە دەنگە خۆشەکەی ڕاست بکات ناوڵە دەف ئەوی کە بەخوای تێکستەکەی زۆر زەحمەتە بیتە گۆرانی زۆر زەحمەتە تێکستەکان بەس دەنگ بەس قەید ناشارەکی صافی لۆ جەناب کاکتۆر دەرێ زۆر خۆشحاڵ یاڵڵە ئەرێ خەتی دەوری لێوی ئاڵت ئەی مەسیحا لام و بێ تەماشا کۆتاییەکان بکە عادەتەن کۆتایی دێرەکان تەماشا بکە ئەرێ خەتی دەوری لێوی ئاڵت ئەی مەسیحا لام و بێ هەر لە جامەی سەبزت چێ بۆ غین و نون و چیم و هێ ئەگە کەسێک مەسەلەن زۆر شارەزا نەبی ڕەنگە نەزانین داخۆ بێ وەها کەلیماتن لە دوێکی خستینە و نەزانێ ئەرێ خونجە بازاری نەزاکەتداری و تەنجیشکاند هەر کە زاهیر بوو لە دەوری باغی حوسنت لام و بێ ئەو دەبا من ڕوونتر پێتان برێ مۆزعەکە کووە یاڵڵە ئەرە خەتی دەوری لێوی ئاڵت ئەی مەسیحا لام و بێ لام و بێ یعنی کا لەب یعنی لێو هەر لە جامەی سەبزت چێ بۆ غەین و نون و چیم و هێ خونچە یەکسەر لە ژێرەوە لە بیدایەتی یعنی کۆتایی تێکستەکەی کە بە کەلیماتەرێ مەسەلەن سێ پیت یان چار پیتە ئەرێ لە وشەی یەکەم هەمان ئەو چار پیتانێ کردیت یە وشە لە تێکستی بنیدایە کو مەسەلەن ئەرێ هەر لە جامەی سەبزت چێ بۆ غین و نون و چیم و هێ ئەکات چێ ئەکا خونچە لە بنی چەرێ ئەرێ خونچە بازاری نەزاکەتداری و تەنجیشکاند هەر کە زاهر بوو لە دەوری باغی حوسنت لام و بێ واتە لەب لە بنی چەرێ لەب شەکەر
تاکەی لە حەسرەت خاڵی مشکینت دڵم لە داغی خەستە بێ وەک لام و ئەلف و لام و هێ یعنی چێ یعنی لالە لا لا لالە ڕوخسارم لە سایی ئەشتی خوێنینی ڕەنگەوە چونکە ڕسوومم لە قاپی عین و شین و قاف و تێ ئەبیتە چێ بیتە عشقت ئەی جانە منی ڕیسوای عالەم کردووە چاکە ئینسافت ببێ بۆ ئەلف و سین و تێ و هێ ئەبیتە چێ ئەبیتە ئێستا بۆ لاف و گەزافت هەر کەس دەبینێ عاشقە اي ماش نەک هەموو کەس لە جانفیدا وەک میم و حێ و واویە یعنی چێ یعنی مەحوی ئەمڕۆ زۆر نەخۆشە قەت شیفای نایە بە هیچ گەر شیفای بێ بەبۆی زولف و ئەو ئەگریجێ دێ اي ما شاء الله تێکستەکە بەو شێوازەیە وي هربجي هذا هو برنامج طيبات رسال بس يكتكست يا يعني رب محوی فەیلسوف بووە بەڕاستی هذا بي برنامج طيبات بس رسال يكتكست فەیلسوف بووە القەدەر گوشی محوی شتێکی زۆر دەگمەم من بووە کاکتۆر ڕەنجینی لە سەقسەی کەفی تۆ یان جەنابەت هەر چوومە سولێمانی لە ماڵی نەوەی ئەو لەوێن دەرێ دانیشتم هەر کاسێتم لە بۆیان پڕ کرد لەوێ لە سلێمانی نەوەیان ما ئێستا مەوجودن هەیە از باركم تدينوا بعيال اخوك محوي نالی ناڵی البره مەموزین و من دالا كانت ناوێن يا چێ؟ بۆ تا نەیاندایە وەڵام مامۆستا خوانەیدایە نەیدا؟ ان شاء الله ديد وأنا هكا إن شاء الله. اكم زور دينو فيك يا تشخد حسك بە قورعان فکرم لێ نەکردیتەوە ئینشاءالله با ببی ئەو کاتە خوای تشتكي گەورە طيبات هەرچی باشی لۆ دەی. برنامج باشي واسي هاتا بيشكش كرن بمجلس ساجرن والله مروف دل ناضت رابط خدي والله حقاره بشتينجي ولا يمكن باشي وكيل فيري يجيب خوي بشتينجي حتى ساعات فين وين يمكن كيف محاضرم يشلا خد الشهم يا راسي دكتور ام قال خوش حال خۆشحاڵ ما مسكرمن قال خوش خوش حال زور دستات خوش من مامۆستا نەوەر تشتكي طيبات بيجا كوهين دي بيك وبيجن كوت دبتني بيجي كوت والله جوا دينا ما مستايور. ان شاء الله خد خير بنويستو ان شاء الله صحة طيبات واجي هاري وباش بتو السلام عليكم ورحمة الله شعرك تايبتا جنابي دكتور كفرموي شعرك صافي يعرف يا الله. زۆر خۆشحاڵ دەبین ياري قوم لي يمسي زبايا حزن مرجين ودكان ياري قوم لي يمسي زبايا حزن مرجين ودكان شوك بهوش ملتاوية ومزانا يا خودكان شوك بهوش ملتاوية ومزانا يا خودكان
شمعي بسمي جاردم ما هي درخشان ما توي توي صافيك يا في مبعدون يا قيامة يا ديار خون صافيك يا في مبعدون يا قيامة يا ديار خون سيم لباسي على مهر ذكري نامي أو دكام